بەپێی ئامارێک کە نەتەوە یەکگرتووەکان بڵاوی کردووەتەوە لە هەموو بوارەکانی خزمەتگوزاری و پێوەرەکانی ژیاندا، پارێزگای سلێمانی لە ڕیزی پێشەوەی هەموو پارێزگاکانی تری عێراق و هەرێمی کوردستاندایە. بەپێی ئامارەکە لە پارێزگای سلێمانی ئاستی هەژاری دەکاتە نزمترین پێوەر بە بەراورد بە پارێزگاکانی تری عێراق بە گوێرەی ئاماری ساڵی 2013 کە بریتیە لە 0.2 دانیشتوانی پارێزگاکە. هەروە لە ڕووی ئارامی و ئاسایشەوە پارێزگای سلێمانی بە سەقامگیرترین پارێزگا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ناسراوە بە گوێرەی ئاماری ڕووداوە تۆمارکراوەکان کە بریتیە لە 100% کۆی ڕووداوەکان کە لە سەرتاسەری عێراقدا ڕوویان داوە. خۆشترین شتە کە بێت نەتەوە یەکگرتووەکان بێ لە سلێمانی نیشاندەرەکانی خۆی بەرام لەسەر ئاستی پارێزگای سلێمانی پیشان بدا و بڵێ پێشەنگترین پارێزگایە. ئەوە دلیلێکە کە قسەکانی ئێمە پشڕاستاکاتەوە و نیشاندەرە ئامارەکانی ئێمە و توێژینەکانی ئێمە کە پشتیوانیمان ئەکات. ئەوە پیشانەدا کە فعلەن وەکو خۆیان ئەڵێن پارێزگای سلێمانی پێشەنگە لە بواری ئاوادانکردنەوە و خزمەتگوزاریەکانی پەروەردەیی، تەندروستی، کارەبا، ئاوەڕۆ، هەروەها کەمترین ڕووداو لە پارێزگای سلێمانیە ڕوویداوە لە ساڵی ڕابردووە لە چاو هەموو عێراقەکە لە 100% ڕووداوەکانی عێراقەکات. سەبارەت بە ئاستی خوێندەواریش ئاماری نەتەوە یەکگرتووەکان ئاشکرای کردووە کە ڕێژەی خوێندەواری لە پارێزگای سلێمانی دەگاتە لە 176.6 کە بەرزترینە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. هەروەها ئەوەش خراوەتە ڕوو کە ئەم پارێزگایە نمونەیە لە کەمی جیاوازی لە تۆمارکردن لە نێوان ڕەگەزی نێر و مێدا کە ڕێژەی تۆماری کچان دەگاتە لە 97.9. سلێمانی تاکە پارێزگایە و پێشەنگە لەوەی کەوە کچان و کوڕانی لەم پارێزگایە وەکو یەکەچنە بەرخوێندن، بەڵکو کچان بۆ ساڵی 2014 زیاتر دەرئەکەوێت یەکەمین پێشەنگی نەک لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی وڵاتەکانی شەرقی ئەوسەط و شیمالی ئەفریقاش. تەبعاً مردنی مناڵی 0 بۆ 1 ساڵ کە لە 1000 مناڵە لە ساڵێکە 23 مناڵمان وەفاتەکات. لە مردنی مناڵی 1 بۆ 5 ساڵە 25 مناڵ لە 1000 مناڵە وەفاتەکە لە ساڵێکە کە کەمترینە لەسەر ئاستی نەک عێراق هەموو ناوچەکە. سەبارەت بە سێکتەری خزمەتگوزاریش ئامارەکە ئاشکرای کردووە لە زۆربەی بوارە خزمەتگوزاریەکاندا پارێزگای سلێمانی لە ڕیزی پێشەوەی هەموو پارێزگاکانی تری عێراق و هەرێمی کوردستاندایە و داهەستێکی بەرچاو دەرفەتی ژیانێکی گونجاو لە بەردەم دانیشتوانی پارێزگاکەدا ڕەخسێنراوە و دەتوانرێ بوترێت کە بارودۆخی ژیانی خەڵکی لە پارێزگاکەدا بە بەراورد بە پارێزگاکانی تر بەرەو پێشوونی گرنگی بەخۆ بینیوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.